ئەم شارە داستانێکی سەیری هەیە. 57 ساڵەمە بڕ من ئەم شارەم وتووە بە کچێکی کورد بوو، خەڵقی سنە بوو، ناوی ناڵێم، فامیلی ناڵێم، بەڵام ئەو لە کۆلێجی حقوق بوو، منی ساڵی پێنجەمی تەلارسازی بوو. زەرافەتی و جوانی ئەو کچە بەحەد بێحەد بوو. هەموو کوڕانی گەنجی زانکۆی تاران هەموو بە دوای ئەو کچەوە بوو، منی شێکێک بووم لەوان. هەرچی ئەکۆشام هیچ جۆرە ئاهوڕێکی لێ نەدەدامەوە. سەرنجام لە ناومێدیە ئەم شارەم بۆ نووسی و خستمە پۆستەوە بۆ کۆلێجەکەی بە ناوی حەرام. بێدەربەستی لە ئازارم، خۆمە کەڕی لە هاوارم، لە مسڵمانیە حەرامە. دیارە ئازار بەلاتەوە، فرە بە چێژ و بە تامە. ئەوی کەوا غەمڕوێنە دڵتەزێنە، بۆ تۆ هۆکارە و مەرامە. باوەڕ بکە ئەوەی دەیکەی وەڵڵاوە بێللا حەرامە. دڵدەقەکەی بێمەیلەکەی بە بەرنامە، شەرەنگێزەی خاوەن نێزەی ژان بەلاتەوە بەتامە. جڕەقیەکەت وەڵڵاوە بێللا حەرامە. ئاواکارێ وا ڕفتارێ بۆ من مەرگێکی ئارامە. ئاور بەرۆ لە هەیکەلم کەلوپەلم، خوێناویە پڕ لە زامە. هیچم ناوێ تەنها تاوێ بزەی لێوت، بۆ من دنیایە مەرامە. توێشی ڕۆژمە مایەی بەردەوامی و ئیلهامە. ئێدی بەسە ئەم هەوەسە وەڵڵاوە بێللا حەرامە. ئەوە ڕوونە ژان بەخشینت، دنیا و دینت، چیرۆکی دەرد و شانامە. ئەو ڕفتارە نالەبارە چەندین مانگە بەردەوامە. ئەوی لەگەڵ منا کردت وەڵڵاوە بێللا حەرامە. دوای 15 ڕۆژ لە کافەتریای کۆلێجا دانیشتە بووم، خەریکی شێوەکاری بووم بەسەر کاغذێکۆ. یەکێ پەنجەیەکی ئاخرینیە لاسەرمە کە سەرم بەردۆ کردو، ئەوم بینی قورئان بە حەقت ترسام، وەکەوەیە شتێکی ترسێنەر ببینم. بە هەر حاڵ ئێدی یادی بەخێر، حتمەنیسە ئەویش وەک من بووە بە نەنک، بووە بە منداڵەکانی، حتمەن ئەوانیش ئەویش وەک منی لێ هاتووە. یادی بەخێر.